بەربەرۆسا بە ناوی ئیمپراتۆری ئەڵمانی کۆن ینی فرێدریکی یەکەم فرێدریک الأول کە شەڕی سەلیبیەکانی کردبوو وەختی خۆی هەروەکو ئەفسانەیەکش ئەڵمان باوەڕێ کردووە ئەم زارامە هەڵەسێتەوە و سەرکەوتن بۆ ئەڵمانیا دێنێ ینی شتێکی ئەوایان هەبوو لە مێشکیانە لە هەمان کاتە وشەی بەربەرۆسە کۆنە ینی وشەیەکی ئیتالی و بە ئەسپانیش بەکاری دێنن بەربەرۆسە بە معنای هیندێ ڕیش سوور هەر کەسە ئەگەر سوورە بێ ڕیشی سوور بێ پێی وترێ بەربەرۆسا بەو زمانە هەتاکو لە ئیمپراتۆریەتی عوسمانلیە فەرماندەی هێزی دەریایی عوسمانلیەکان لە دەریایی سپی کە ناوی خەیرەددین بوو سپان و ئەوروپا پیانەوت بەربەرۆسا چونکەوی سوورە و ڕیشی سوور بوو بە و ناوەدێ مهم لە بەربەرۆسا کە ئامادە بوو هیتلەر هێڕش بەرێتە سەر یەکێتی سۆڤێت جەنەراڵەکانی ستالین زۆر پێیان وت وتیان هێڕشەکەنە سەرمان بەڵام ستالین نێویست قەناعەت بێنێتن کە من موعادەم هەیە لەگەڵ هیتلەرە هێڕش ناهێنێتە سەر ئەوە هەڵەیەکی زۆر گەورە بوو ستالین کەوتە ناوی هەرچەندێ جەنێراڵەکان ستالین زۆر درڕندە بوو کەس نێوێرە لە ڕووی بوەستێتن 3.5 ملیۆن سەربازی ئامادە کرد ئەڵمانیا بۆ هێڕشکردن بۆ سەر یەکێتی سۆڤێت ئەما ئەو 3.5 ملیۆن هەمویان ئەڵمان نین ئیتالی مەجەر ڕۆمان نەمسا فنلەندا دەنیمارک نەرویج ئیتالیا مانە هەمویان کۆ بووبنەوە بە 3.5 ملیۆن سەرباز هێڕش بەرێتە سەری 600,000 زریپۆش مدەڕعە و سیاری سەربازی ئامادە کرد بۆ 3,000 فڕۆکەی ئامادە کرد بۆ هێڕشکردن 4,000 تانکی ئامادە کرد ئەم ڕقەمە خەیاڵیانە ئەم ڕقەمە زۆر خەیاڵی هێزێکی زۆر سەیرە یەکسەری ترملی بە رووسیاوانە با بڵین بە یەشەتی سۆڤێت ئەو کاتە ئەو کاتە کە چووە پێشەوە ئۆکرانیا یەکێتی سۆڤێت بوو کیفی تەو کرد شەڕێکی سەخت زۆر لێوێ کرا کۆمەڵە شەڕ کرا کاتێوە ینی کە باسی ئەم شەڕانە بکەین بە هەنگاو چۆن چوونە پێشەوە بەڵام کیفی کە تەو کرد لە کیفە 5 ملیۆنی کوشت 500,000 کەسی کوشت لە کیف پایتەختی ئۆکرانیا هەنجا لەوێنانەوە ڕەت بوو بڵاو بووە بۆ دووقۆڵ قۆڵێکی بەرە و خارکۆف شاری خارکۆف و سۆمی ئێستاکە ئەنجا ملینا بە بیلگرۆدا چووە ناو ینی لە ئۆکرانیا دەرچوو چووە ناو رووسیاوە ئەگەر بەبیرمان بێ لە ماوەی ساڵی کە بێتن ئۆکرانیا هێڕشێکی کردە سەر رووسیا چووە ناوچەیە کە پێیانوت کۆرسک دوای ئەوە کۆریا 10,000 سەربازیشی نرد بۆ ئەو شەڕە ئەڵمان گەیشتە کۆرسک ئالێنانە بوو ئەنجا سوڕایەوە تاکو گەیشتە ستالینگراد یعنی چووە بندەسی رووسیا لێرە ئامانجی ئەڵمان چی بوو جەبهەی غەربی تۆ بەرامبەر بە دوو دەوڵەتی زۆر بەهێز شەڕەکەی ینی بەریتانیا و ئەمریکا هاتی جەبهەی رووسیا شت کرد و ئەمانەش دەوڵەتی بەهێزن بەڵام ئەو ئالیەتی حربی نەما پێویستی بە ئاسن بوو پێویستی بە خەڵوز بوو پێویستی بە پترۆل بوو بە نەوت بوو ئەویست بگاتە قۆقاز لەگەڵ ئاوی ڤۆڵگایە بۆ ئەوی بتوانێت ئالەتی حربی خۆی بەردەوام بێتن و دروست کات و شەڕکات